لێسادا لە ناو نووسینگەی پارلەمانی کوردستان لە شاری سلێمانی چیە گوزارێ بەڵێ بەڵێ هەکار من هەر لە نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان ماوەم لەو کاتەوەی کە سەرۆکی پەرلەمان هاتووە هەر لێرە ماوە و ناوبەناو پەرلەمانتار و هاوڵاتی تر دێنە لای بۆ ئەوەی کە بیبینین لە نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان جگەلەوەی کە بەشێک لە پەرلەمانتارەکان هەر لە نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان ماون من لە ئێستادا میوانێکمە ڕەنجین عەبدوڵڵا پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنێکێتی ڕەنجین خان نزیکم بیت وەکو پەرلەمانتارێکی عێراق کە ئێستا هاتووتە لێرە ڕەتچێ لەسەر ئەو حاڵەتی ئەمڕۆ کەڕوودا و ڕێگری لە سەرۆکی پەرلەمان و بەشێک لە پەرلەمانتارەکان کراوە. زۆر سپاس. ئێمە بە هەموو شێوەیەک ئیدانەی لە کەدارکردنی شکۆی پەرلەمانی کوردستانەکەین. پەرلەمانی کوردستان بەرهەمی خەباتی چەند ساڵەی هاوڵاتیانی کوردستانە، بەرهەمی چەند ساڵی خەباتی هاونیشتمانیانی ئەم هەرێمەیە، بەرهەمی حکومڕانی 23 ساڵی و خەباتکردن لە پێناوی دیموکراسی و چەسپاندنی یاسا و سەروەری یاسا و جیاکردنەوەی دەسەڵاتەکانە. بۆیە لەگەڵ ئەوەدانین شکۆی پەرلەمان لە کەدار بکرێت، لەگەڵ ئەوەدانین ئەو جێگەی کە شوێنی تەنزیمکردنی ژیانی ڕۆژانی هاوڵاتیانە، شوێنی پاراستنی ژیانی هاوڵاتیانە، شوێنی یاسادانانە، شوێنی سەروەری یاسایە، شوێنی شانازی دەستکەوتەکانمانە. بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەوە دەکەین کە لەلایەن هەر هێز و بە هەر بیانوێکەوە لە کەدار بکرێ و ئیدانە بکرێ. پێش ئەم ڕووداوە کۆمەڵێک لایەنی تر هەوڵیانەدایان و بەدڵی وەزاکە چارەسەر بکەن. ئێستا کە گەشتوتەوەی ڕێگری لە سەرۆکی پەرلەمان و وەفدێکی پەرلەمان بکرێت بە وەزیرەکان بڵێن ناببێنەوە ئەنجومەنی وەزیران، چاوەڕێی چیت دەکەیت دوای ئەمە ڕووبا؟ ئەمە حکمی یەکلایەنەیە و حکمی تاکڕەوی لایەنێکی دیاری کراوە. ئێمە دەبێ حەکیمانە لەگەڵ ئەمبار و دۆخەیە مامەڵە بکەین و نابێ بە تەشەنوج و نابێ بە کردار و پەرچەکردار مامەڵە بکەین. لە ڕاستیا دەبێ ئەو لایەنەی کە دەیەوێت تاکڕەوی خۆی و حکمی یەکلایەنەی خۆی بسەپێنێ بەسەر دامەزراوەکانی ئەم حکومەتەیە، بەسەر وەزیر و بەڕێوەبەرەکانی ئەم حکومەتەیە، بەسەر پەرلەمان و بەسەر نوێنەرانی هاوڵاتیانە دەبێ بە خۆی دابچێتەوە و دەبێت بە حەکیمانە و یاساییانە مامەڵی لەگەڵا بکرێ، لەگەڵ پەرچەکردارانین، لەگەڵ ئەوەیانین ئێمە لە بارودۆخێکین لە بەرامبەر هێزی تیرۆریستی شەڕەکەین پێشمەرگەکانمان لە سەنگەرەکانی جەنگان. ئێمەش جارێکی تر بین سەنگەرێک لە ناو خۆمانە دروست بین و سەنگەرێک کە تیدا تەنها زەرمەند هاوڵاتیانی ئەم کوردستانە دەبێت. سپاس. بەڵێ هەکار لەبەرەوەی ناوبەناو پەرلەمانتارەکان دێن ئێرە من هەوڵ دەدەم لە کاتی گەشتنی هەر وەفدێ و هەر کەس و هەر پەرلەمانتارێک لە هەچ فراکسیۆنێ بێ لێرە هەوڵبین لە دوانە سەدانەکان لەوەی کە ڕاو بۆ چوونیان بزانین لەسەر ئەوەی ئەمڕۆ ڕوویدا. بەڵێ من ئەکیت لەو کاتێ مەشەگەرێنەوە لای ئێوە. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان هێمن مەحموود و میوانەکەی. بەڵێ بەرزانانی مە بەردەوامین لەسەر